سڵاوتان لێبێت ئازیزانی خۆشەویستان لە سنتەری قەزانەوەندی سۆرانم لە وەرزی بەهاردا کۆمەڵێک گژوگیا بەهاری لە بازارەکان دەفرۆشرێن ئەوەی تا ئێستا لای هاوڕاتیان ڕوو نەبووتەوە ئەم جۆرە گژوگیایە کە لە ناوچەکانی ئیدارەی سەربەخۆ سۆرانبوونی هەیە وەک فرۆشیاران پێیان وایە کە نرخی دەگاتە 100,000 دینار بەهۆل کیلۆیەک بۆ زانینی ناوی ئەم جیایە و هاوکات سوودەکانی فرۆشیارێکی فرۆشتنی چەرەزم لایە کە ئەو کڕین و فرۆشتن مامەڵە بەم جۆرە گژوگیاوە دەکات کاک عشقی سڵاوت لێبێتەوە کاتت باش بۆمان باس کە هاوڵاتی بزانێ ئەم جیایە چییە ناوی چییە والله گیا دوسێن ناوی لێیانین ئەو گیا بەعسد گیا ئەمە ئەو منتیقا بادینا بەعام دەلنێ گیا بنکێ گیای ئەو منتیقانە دەبێنێ شەپرزە ئەو منتیقا سلێمانیە دەبێنێ گیا سەلمە ئەو سێ ناوە لێیانین هەندێکی ژەلنێ سوسنۆک بەس سوسنۆکە زۆر بەقووە نییە بەڵێ هاوڵاتی زۆر مامەڵە پێواکە لە شاخ دەیهێنێت و دەیفرۆشێتەوە تا ئێستا ئەوەی پرسیار کراوە خەڵک نازانی ئەمە جیا سوودی بۆ چییە و نرخەکەی بۆ لە ئێستادا نرخی چەندە لە بازار ئەو گیاکە ئەمە منداڵ بووین تقریبا هێشتا ئەو وەختە باڵق دەبووین ئیشی بابوو با پیرێنمە بوو لە قەدیمەوە احتیمالە 40 ساڵ دەبێ ویشیان کردە لە گوندان زمانی گوندی ئێستاش ئێمە لە دوو ئەوان دەڕۆین ڕێکەوان دەڕۆین ئەو گیا هەر دەکڕین ئەم بەخۆ 24 ساڵ 25 ساڵ وشەی دەکەن نرخی کووە لە بەوشکی دەفرۆشێ ئەمن بەخۆ بە عمری خۆی عنی گەشمە و تەمەنە عمر 40 ساڵە ئەمن بە پاریسی ویسم کڕێ فرۆشمە بە بلیمەریش کڕمە فرۆشمە حەسەب وەرگرنا دەوڵەتانە بۆ تورکیا ئیران دەڕۆ زۆربەی ئەو دوو وڵاتەیە هەر دووەر دەگیرن بەداخلیە خۆش نازانم ئیش دەکەن ئیش نەکەن دەڵێن لەو ئیش دەکەن لە هۆی موتەی بەس هێشتا معلومیە کا بۆ هۆی موتەی ئیش دەکەن ئیشی پێکەنان مادەکی لێ چاکەن بەس ئەوە مادەکی زۆر لێ چا دەبیت نەکێوێنێ موتە ویسی مادە لێ چا دەبیتن ئەو بنێگە زۆر بە ئیستیفادەشە ساڵان هەتا دەتەن یا هشتی ئەم دەکڕن لەوەی دەتەن هێشتکراوی دەتەن هێشتکراوی تقریبا دەکە 50 تن 60 70 تن گیاه تربوی بس یک مشکلی گەورە ما هەیە لە گیاه خەڵکەی قەت تەحملیان نییە سەبریان نییە یعنی زۆر بێتەحملن زۆر بەخێرە بەس نازانن بەکار بینن یعنی تو دەبیت وەختی بێت و بچی لە چیا دەربینی لە شاخی دەربینی لە مێرگان دەربینی وەختی دەبی وەختەکەی بێت خۆی ئەوە دەبیت لە 25 دەست پێ بکەن بۆ سەرێ دەرینانەکەی خەڵکێکە بێتەحملە لە یەکی چار بۆ سەرێ دەست پێکەن یعنی قانونەکە نییە قانونەکەی بی لۆ خەڵکێکە زۆر بە ئیستیفادەیە یعنی ئەگە دەتەن بیا وەختە دەبیتە 25 شەن هێشت ئەگە لە 25 بۆ مانگا 6 بۆ سەرێ دەست پێ بکەن احتیمالە دەتەن هێشک لەو کوردستانای 15 تەن هێشک دەرچیت احتیمالە وەختەی بیتە 30 تەن 35 تەن 25 تەن ئەوەندە ئیستیفادەیە بەس خەڵکی ئێمە تۆزێک بێتەحملە ئەو تەحملە ئەوە خەلەتێکە زۆر زەربی لە خۆیانەدەن ها لە مەشەدەن ئەمە کەس ساڵێ دەتەنی بفرۆشین هەفتەنی بفرۆشین دوازەتەنی احتیمالە ساڵێ 20 تەن 30 تەن 35 تەن 40 تەنی بفرۆشین باست کرد گوت ئەو کەسانی کە ئەکڕن ئەو وڵاتانی دراوسێن تا ئێستا لای ئێوە ڕوو نەبووتەوە کە بۆچی بەکاردێت سوودەکانی چین بە کاڵی دەخورێت بە وشتی دەخورێت چۆنە ئەوە قەت لۆمە ڕاستیناوە ئەمە زۆر لە دووچوومەش دەگەشتیانە زۆر لە چوومە یەکەم جار کەمە نەویشەم کردە بە تورکیان فرۆشتیە دوام جار بە ئیرانە فرۆشیە ئێستا تورکیا ئیران بەقووەتن ئەگە هەردوو منافسەیەکیان بکڕن لەو کوردستانایی لە کوردستان بکڕن سعرەکە بەرزە بیت و لۆمە باشە و هاوڵاتیش باشە ئەمەش مشتری زۆرمان دەبیت و بە پارەی نەقد و یعنی کێشەمانە ئەگە بەس دەوڵەتێک بکڕی ئەو تیجارانە تۆزێک بە سیاسەتی شەکەن هوردە دەکەڕن ماڵێکیەوە ناکەن سعرەکە بەرزی بەس ئەگە تورکیا ئیران وەرگرن لۆمە باشە بۆ هاوڵاتیش باشە هەر مشتریەکە ئەمە لەسە مشتریەکەی بە قووەت دەبی کە ڕستەکەی بەفرۆشین ئەگە هەردوو وەرگرن تورکیا ئیران هەر بۆ هاوڵاتیش باشی ئەمە بە سعرێکی باش لێکڕی ئاشقی ئەوەی دیارە دوو جۆری هەیە بە وشی و بە تەڕی ئەمەی بزانم نرخی بە تەڕی کە ئەو کەسەی هاوڵاتی کە دەیکات لە شاخ دەیهێنێت بە چ نرخێکە و ئەگەر وشتی کات لە ماڵەوە بیفرۆشتێ بە چ نرخێکە والله ئەمە ئەم خۆ حەز ناکەم
ئەمە بنەماڵێکی نەویشەی دەکەن ڕاستی پیا حەق برێت نەک خۆ بکێتە سەحی بێویشەی بنەماڵێکین بیستی زەڵامەکی نەویشەی دەکەین ئەویشەی بەس بۆ دەرێ بۆ فرۆنێ بۆ قووەتێکێ بەڕاستی نەبیتەوە هەموو دەزانن ئەمن زۆربەیان دەکردنەوە لە کوردستانی لە دهۆی بگرە لە زاخۆ بگرە لە منتیقا شێڵا دزێ ئامێدیە بگرە لە کوردستان بگرە لە منتیقا کەس نەزان و باسرمە ئەو منتیقە و هەتا دێتەوە منتیقا ڕانیە و قەڵا دزێ و ئەو منتیقانانی کوردستان بەعام ئەمە ئیش دەکەین ئەو منتیقی کوردستانی عام شارەزانە خەتکیشمان ناسید يعني لمنطقة سليماني بقدر حطازة أو منطقة خالق من ناصية من دار بني يجد لكن أم تكرين أم بقت حسناك يم جاي بتري بكرم چونکه یک حتی وقتی باران بی بتری بکر رنگی که جوان نبی خرابه بید کنترل ناکه چاکه اگه باران که وسان رنگی که جوان نبی تو هر مشتری گلینه که بفروشه هر رزقی که زیادتر لیته و بس خلقی که تحمل ناکه نه دکاندارین چرازاتی سورانی چرازاتی سورانی ایشی چرازیه ایشی مازویه ایشی گیالوکیه ایشی سیسیه و معامله سیسیش ماهای نه ایشی زور و ایشی عمل است ایشی خمالیه ایشی دکن بس خلقی که تحمل ناکد نه خو بهشکی باشتره مثلا گون دادید 10 کیلوی دکه تحمل ناکد که بکت و لمال هشی که به یک جار برسقه که بفروشی 10 جار دی چیلا شاخی دین 10 جار دی تشاری زرد خوی دکه يعني هذا تحمل ناكي أما شاف قوتنيات وشاس حفطة جاي لو هالشكاي. بوشكلاوي نخلي قاعد تكرم بس نكيا جنجن ودينا من ناشم دليل مشكلة دم اللي وري ناخو يبقى يعني بقسم بكيان دم هالشكاي ولا مال دواي بينا 50 كيلو 6 كيلو 20 كيلو 70 كيلو هالشك دين تيرا معاملة كان ليك. نخلي قاعد تسند بوشكلاوي. هالشكاي أمن بتوم قط. السبب راخم قلت ما جت تركيا إيران ورده گیرن پاره که تا 140,000 هم بخون کریه بس 150 فروش 45 لا 120 فروش که دست بگیری تا 150,000 وجه حسب هر دو دولت نگی هر دو ورده گیرن بازار که باشه قد نال نشه ولو چلو چنیا وجه والله یا ایشه کی زور احتمال علاج دشابی احتمال اگه مختبرین ملاو کردستان دست ایش کن احتمال و ماده کی دشابی به نظر من که من لدو شما بسیارم که درمان انتیابی لچابید بس اما قصه ناکیم که رسم میتمال بس اول دکترانه مختبرانه بالا سیش کنم اما لجایوشی راتینه یعنی لجایوشی اما زور راتینه اما معلومان مانه که معلومان مانه دبید حکمت دعم آمد که حکمت دعم آمد دوام بسیارم اوه بی دوام بسیار بری خوبی اوه که او حالات دینن او جال اداری سوران هی لشاخ کن و ل شوي تسونا كهاولاتي ديكات شوي قولكي بنوشيا قولكي بنوشيا قولكي مورا دوسنا وقوليها يا الصاش دبيني قولكي بوتهاتيه بابساطي بس الشكا اجي حكمتي مثلا لساوي اشكي احتمال استفاده كي باشه اما نوي اما قازانجي باره قازانجي كي كم بس مقصدم اويا که استفاده هبی لا ولاتان احتمال علاجی که نخوشی لچابید احتمال اشتکی دی لچابید چون که شده که پایزان دا پیش همون شتکی شینید نره والا عشقی بله اوی گویبستی بون قصه فروشیاری کی سرزاد بو که کرینو فروشتن بمزور گیاو دکات آماجبو دکات لسالی پر نرخی 1 کیلوی و شکراو لكفروشرا وليرة بس 130,000 تا 150,000 بوا اما جاي بوش دا كلا سنوري دار سر بخور سوران ام گیابونی هيو و هاوكات بو فروشتن هاولاتيان رولا شاخكان دكنو دهنو با كالي دكنو دفروشنو و هاوكات هاولاتيش هي للاي خوي وشكي دكاتو دفروشتو اما جاي بو دا كومالك سودي هيو رونيا اخو سودەکانی بە دیاری کراوی چین و ئاماژە بەوەشدا دوو وڵات کڕین بەم جۆرە گیاوە دەکەن و کە ئەوان لە هەرێمی کوردستان دەیکردن و ئەوان بۆ سوودی خۆیان بەکاری دێن و زانیاریەکان تا ئێستا ڕوونین کە بۆ تەندروستی سوودیە بێ یاخود بۆ جۆرەها سوودی دیکەی کە ئاماژە پێداوە کە ڕوونیا خۆ کات سوودی بۆ چی دیکەی بەکاردێت
بەڵێ ئەوەی دیارە گیاکی سروشتیە لە شاخەکانی هەرێمی کوردستان دەڕوێت و نرخێکی بەرزی هەیە لە ئیدارە سەربەخۆسووران یەکەمین گژوگیای بەهاریە کە نرخەکەی دەگاتە ئەم ئاستە بەرزە بەڵێ